سڵاو بینەرانی ئازیزی تلویزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەمە ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ئازادی کاتی دوو چالاکوانی مەدەنی خەڵکی ئیلام، مەترسی لە سێدارەدانی بەندکراوێکی سیاسی ڕاگیراو لە زیندانەکانی ڕژیم، مانگرتنی بەندکراوێکی عەقیدەتی ڕاگیراو لە زیندانی ناوەندی کەرەج، هێرشی هێزەکانی سوپای پاسداران بۆ سەر کەشتێکی بازرگانی لە گەروی هۆرمۆز و درێژکردنەوەی ماوەی ئاگربەز لەلایەن سەرۆکۆماری ئەمریکاوە. درێژەی هەواڵەکان. ئازادی کاتی دوو چالاکوانی مەدەنی خەڵکی ئیلام. بە پێی دوایین راپۆرتەکان دوو چالاکی مەدەنی خەڵکی پارێزگای ئیلام پاش زیاتر لە 1 مانگ دەست بەسەرکران بە دانانی بارمتەی قورس بە شێوەیەکی کاتی ئازادکران. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو دوو هاوڵاتیە بە ناوەکانی ساسان و پەرست و چەمەن ئارا ڕێکەوتی 25 ڕەشەمەی 1404 هەتاوی لا هێرشی هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە بۆ سەرماڵەکانیان دەست بەسەر و ڕەوانی گورتورخانە ناوەندە ئەمنیەکان کراون. شایانی باسەکە ئەو دوو شارۆمەندە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە هەریەک بە دانانی بارمتەی 7 ملیاردی ئازادکراون و لە کاتی دەست بەسەرکرانیان لە مافی دەستڕایگەیشتن بە پارێزەری سربەخۆ بێبەشکراون. مەترسی لە سێدارەدانی بەندکراوێکی سیاسی ڕاگیراو لە زیندانەکانی ڕژیم. لە ڕۆژانی ڕابردوودا چالاکیەکی مەدەنی خەڵکی نوغابی گونابات لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی سێداری بەسەردا سەپێنراوە و مەترسی لە سێدارەدانی لەسرە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو ژینگە پارێزە بە ناوی شەهرام سابری کە لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرامباری 1404 هەتاویدا لەلایەن هێزە سەرکوتکەرەکانی ڕژیمەوە دەست بەسەرکرا بوو لەلایەن دەستگای قەزای کۆماری ئیسلامیەوە بە تۆمەتی ڕێبەریکردنی ناڕەزایەتیەکان نەک تەنها حکمی سێداری بەسەردا سەپێنرا بەڵکو بڕیاری داوە کە هەموو داراییەکانی دەستی بەسەردا بگیردرێت. شایانی باسەکە ئەو هاوڵاتیە لە سەرەتای دەست بەسەرکرانی تاک و ئێستا لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە و هەروەها لەژێر توندترین ئەشکەنجەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیمدا بووە. مانگرتنی بەندکراوێکی عەقیدەتی ڕاگیراو لە زیندانی ناوەندی کەرەج. ڕۆژی ڕابردوو لە درێژەی گوشاری هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر بەندکراوی سیاسی و عەقیدەتی بەندکراوێک لە زیندانی ناوەندی کەرەج ماهنی لە خواردن گرتووە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو زیندانیا بە ناوی ئەبولفەزل پورحسەینی بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژەی بەوە کردووە کە بەهۆی بایەقنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە دۆخی ژیانی بەندکراوانی سیاسی و عەقیدەتی دابین نەکردنی سەرەتاترین پێداویستیەکانی ژیانیان و هەروەها بەردەوامی گوشارەکان مانی لە خواردن دەگرێت. شایانی باسەکە ئەو شارۆمەندە بەهۆی ئەشکەنجە و گوشاری هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی چەندین نەخۆشی دەرونی و جەستەیی بوو پێویستی بە دەرمانی خێرا هەیە. هێرشەکانی هێزەکانی سوپای پاسداران بۆ سەر کەشتیەکی بازرگانی لە گەروی هۆرمۆز. ڕۆژی ڕابردوو لە درێژەی بەرزبوونەوەی گرژی و ئاڵۆزیەکانی ناوچەکە هێزەکانی سوپای پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامی هێرشیان کردوتە سەر کەشتێکی بازرگانی بریتانیا. بە پێی دوایین هەواڵەکان ئەو کەشتێک کە گوێی بە هوشداریەکانی هێزەکانی ڕژیم نەداوە لەلایەن سوپای پاسدارانەوە بە مەبەستی نقومکردن کەشتیەکە هێرش کراوەتە سەری، بەڵام تەنیا زیانێکی زۆر بەر کەشتیەکە کەوتووە و نقوم نەبووە. شایانی باسەکە ڕۆژی ڕابردوو سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ڕایگەیاند کە هەڵوێستی هێرش بۆ سەر کەشتیە بازرگانیەکانی وەرگرت و درێژە بە هێرشەکان دەدات. درێژکردنەوەی ماوەی ئاگربەز لەلایەن سەرۆککۆماری ئەمریکاوە. ڕۆژی سێشەممە 1 گوڵانی 1405 هەتاوی دۆناڵد ترامپ سەرۆککۆماری ئەمریکا ڕایگەیاند کە ماوەی ئاگربەستەکە لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی درێژ دەکاتەوە. بە پێی هەواڵی گەیشتوو ناوبراو ئاماژەی بەوە کردووە کە ڕژیمی کۆماری ئیسلامی تووشی شپرزیەکی زۆر بوو تا کاتی وەرگرتنی بڕیارێک لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە ئاگربەز درێژە دەکرێتەوە. بە پێی راپۆرتی گەیشتوو ئەو بڕیارە بەهۆی ناوبژێوانی سەرۆکوەزیران و فەرماندەی هێزەکانی پاکستان وەرگیراوە و هێشتا ماوەی ئاگربەستەکە دیاری نەکراوە. درێژەی گەماروی دەریای ڕژیمی کۆماری ئیسلامی لەلایەن هێزەکانی ئەمریکاوە. ڕۆژی ڕابردوو فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەرتشی ئەمریکا ڕایگەیاند کە درێژە بە گەمارۆدانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئاوەکانی کەنداوی فارس و دەریای عومان دەدەن.
بەپێی هەواڵی گەیشتوو سەرۆک کۆماری ئەمریکا ئاماژەی بەوە کردووە کە ڕژیمی کۆماری ئیسلامی بەهۆی گەمارۆکانەوە ڕۆژانە زیاتر لە 500 میلیۆن دلار زیانی مادی پێدەگات و بەرپرسانی ڕژیم خوازیاری کردنەوەی گەروی هۆرمۆز دەکەن. لە هەمان کاتدا ناوبراو جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە کۆماری ئیسلامی توانای پێدانی موچەی هێزەکانی نەماوە و ئەمەش بۆتە هۆی ناڕەزایەتیان. هەروەها دۆناڵد ترامپ ئاماژەی بەوە کردووە کە لە ئەگەری کردنەوەی گەروی هۆرمۆزدا هیچ کات ناگەنە ڕێکەوتن لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی و ناچار دەبن بەرپرسانی دیکەی ڕژیم لەناوبرن. سەپاندنی چەندین گەمارۆی نوێ بەسەر ڕژیمی کۆماری ئیسلامیدا لەلایەن وەزارەتی دارایی ئەمریکاوە. ڕۆژی سێشەممە 1 گوڵانی 1404 هەتاوی چەندین بەرپرس و دامەزراوەی سەر بە ڕژیمی کۆماری ئیسلامی لەلایەن وەزارەتی دارایی ئەمریکاوە گەمارۆیان بەسەردا سەپێنراوە. بەپێی راپۆرتەکان وەزارەتی دارایی ئەمریکا لە هەڵوێستێکی نوێدا چەندین شیرکەتی دامەزراوی کەسایەتی و هەروە شیرکەتی گواستنەوەی هەوایی پەیوەندیدار بە ڕژیمی کۆماری ئیسلامی گەمارۆداوە بڕیارە ئەو پرۆسەیە بەردەوام بێت. شایانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک سەبارەت بە لیستی گەمارۆکان بە دەستمان نەگەیشتووە. دوایین هەواڵ دەستپێکردنەوەی هێرشەکانی حیزبوڵای لوبنان بۆ سەر باکووری لوبنان. بەپێی دوایین هەواڵەکان هێزەکانی حیزبوڵای لوبنان لە چەندین چالاکی جیاوازە هێزەکانی ئەرتشی ئیسرائیلیان کردوەتە ئامانج و ئاگربەستەکەیان پێشیل کردووە. بۆ وتەی سەرچاوەکانی هەواڵ حیزبوڵای لوبنان هێرشەکانی ڕۆژی ڕابردووی بۆ سەر باکووری ئیسرائیل لە ئەستۆگرتووە و جەختی لەسەرەوە کردوێتەوە کە تا کاتی دەستدرێژی ئەرتشی ئیسرائیل بۆ سەرخاکی لوبنان درێژە بە هێرشەکانیان دەدەن. لە هەمان کاتدا فەرماندەی هێزەکانی ئەرتشی ئیسرائیل جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە ئۆپراسیۆنەکان لە باشووری لوبنان دەست پێ دەکەینەوە بە هەموو هێزیانەوە ڕوبەڕووی تیرۆریستانی حیزبوڵای لوبنان دەبنەوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد و بەختەوەر بن.